زیاتر قسە دەکەم سەبارەت بە داهاتووی ناوچەکە و گۆڕینی هاوکێشەکان لە دوای کوژرانی حەسەن نەسڕڵڵا مینداری گشتی حیزبوڵای لوبنانی لەگەڵ میوانەکەم بەڕێز دکتۆر قاسم تەمیمی شۆڤەکاری سیاسی کە لە بەغداوە لەگەڵم دەبێت. دکتۆر سپاس کە لەگەڵ کوردستان 24 کوژرانی حەسەن نەسڕڵڵا ئەمینداری گشتی حیزبوڵای لوبنانی چی لە هاوکێشەی سیاسی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەگۆڕێت؟ بەڵێ سەرەتا سڵاو و ڕێز ئێوارەتان باش بۆ ئێوە و بۆ بینەرانی کەناڵەکەتان لە ڕاستیدا ئەو هاوکێشەی کە بەڵێ بەڕێز حەسەن نەسڕڵڵا ئەمە کە شەهید بووە گورزێکی زۆر کوشندەیە بۆ حیزبوڵای لوبنانی، بەڵام ئەگەر هاتوو تۆزێک بگەڕێنەوە بۆ ساڵی 1992 تێبینی ئەوە بکەین ئەو کاتێکە عەباس موسەوی کە تیرۆر کرا دواتر بەڕێز حەسەن نەسڕڵڵا کرایە جێگرەوەی عەباس موسەوی. لەو کاتەدا میدیای ئیسرائیلی باسیان لەوە کرد کە حیزبوڵڵا کۆتایی هاتووە، ماوەی دوژمنکارانە کۆتایی هاتووە بۆ پێکە عەباس موسەویان تیرۆر کردووە. بەڵام ئەوەی کە ڕوویدا جێگرتنەوەی حەسەن نەسڕڵڵا زۆر تونتر بوو لە بەڕێز عەباس موسەوی. بۆیە ئێمە بەڕاستی ئەمە جێگەی سەرسوڕمان نییە کە سەرکردایەتی نوێی حیزبوڵای لوبنانی لە شوێنی نەسڕڵڵا ڕەنگە بەهێزتریش بن لەوان، کەواتە بەڕێز پێم وانییە کە ستراتیژیەکە گۆڕانکاری بەسەردا بێت یاخود پلانە سەربازیەکان گۆڕانکاری بەسەردا کاتێکەوە سەرکردەکەی تیرۆر دەکرێت، چونکە سیستەمی حیزبوڵڵا دامەزراوەی حیزبوڵڵا بوونی هەیە پێم وایە کە بەردەوام دەبێت لەسەر هەمان ڕێبازی کە شەڕی نێوان حەماس و ئیسرائیل دەستی پێکرد هۆشداری دەدرا کە ئاگریەم شەڕە وڵاتانی دیکە بگرێتەوە. ئێستا لوبنانی گرتوۆتەوە، بەڵام مەترسی ئەوە هەیە کە وڵاتانی دیکەش بگرێتەوە. بۆ نمونە ئێستا کۆمەڵێک وڵاتی دیکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستن کە ئەگەری هەیە ئەم بەرکەوتەی ئەم شەڕەش ئەوانیش زەرمەند بکات. من هەمیشە دەڵێم لە چەندین کەڵالەوە قسەم کردووە دەمێک هەر لەو ساتەی کە شەڕی غەزە هەڵگیرسا باسەوە شەڕێکی گشتگیر دەکەن، باش لە جەنگی جیهانی سێم دەکەن. من پێم وایە کە نەخێر ڕوونادات ئەمە. بۆچی؟ چونکە سەربازگەی شەرقی و سەربازگەی ڕۆژغەربی جەنگی سێمی جیهانیان ناوێت. ڕەنگە هەندێک گرژی و توندی زیاتر لە شەڕەکە ڕۆبدات بۆ ناوچەی وڵاتانی دیکەش پەل بەهاوێژێت، بەڵام لەسەر ئاستی ئەوەی کە ئێمە شەڕێکی گردردونی شەڕێکی جیهانی ببینین بێت مەحاڵە ئەمە ڕۆبدات. نە رووسیا قبولی دەکات، نە ئەمریکا، نە وڵاتانی ئەوروپا قبولی دەکەن، نە هیچ وڵاتێکی دیکە. چۆن لەنێو ئەم هاوکێشە ئاڵۆزەدا خۆی بپارێزێت؟ ئێستا لە شەقامەکانی بەغدا خۆپیشاندانە دژی کوژرانی نەسڕڵڵا هێزەکانی هاوپەیمانان کەوتونەتە ئامادە باشیەوە، چۆن عێراق خۆی لەم شەڕەت کێشێنێتە دەرەوە؟ سیرکە بەڕێز بەغدا ئێمە بە واقعی قسە بکەین. حکوومەتێکی سیاسی هەیە بە نوێنەرایەتی سەرۆکوەزیران سوودانی، حکوومەتی فیدرالی لە بەغدا. پێویستە بەڕاستی دەرفەتێکی زیاتر بە حکوومەت بدرێ بۆ ئیدارەدانی تەواوی دۆسیەکان، نەک تەنها دۆسیەی سیاسی، تەنانەت دۆسیەی ئەمنی، دۆسیەی سەربازی، دۆسیەکانی دیکەش پێم وایە کە برایان لە بەغدا باش دەزانن کە بۆیە بە بۆچوونی کەسی خۆ بەغدا بەڕاستی بە شێوەیەکی گەورە هەنگاو دەنێت بۆ ئەوەی کەوا هیچ گرژێک دروست نەبێت. بە بۆچوونی کەسی خۆم پێم وایە کە ڕەنگە لە چەند ڕۆژی داهاتوودا کە بڕیارێکی نەتەوەی گرتوەکان ببینین بە ڕاگەاندنی ئاگربەست لە باشووری لوبنان، ڕەنگە ئەمە ڕووبداتە لە هەمان کاتدا بڕیاری نەتەوەکردوەکانش جێبەجێ بکرێت لەو کاتێک کە بڕیاری نەتەوەکردوەکان بۆ شەڕی نێوان حیزبوڵڵا و ئیسرائیل لە ساڵی 2006 جارێککە جێبەجێ بکرێتەوە. ئەوەی کە گوێبیسی دەبین ئەوەی کە باس لە شەڕێکی گشتگیر دەکەم، من پێ دەڵێم نەخێر ئەمە ڕوونادام پێشتریش ئەمە سەمێنراوە. بڵێ باش ئێستا ئەمە شەڕە گشتگیر نییە کە لە ناوچەکەدا هەیە؟
نەخێر ئەمە شەڕێکی گشتگیر نییە کە هەیە ئێستا ئەوەی کە هەیە هەمووی ئەوەیە بریتە لە بەکارهێنانی موشک و فڕۆکەی بێفڕۆکەوان ئێمە نەمان بینی شەڕی گەورەیەکمان نەبینی کاتێک کەوا هێزی پیادە بەکاربێت هێزی زەمینی بەکاربێت چەکی قورس زیاتر بەکاربێت ڕەنگە ئەمەش ڕوو بدات بەڵام ئەوەی کە ئێستا ڕوودەدا لە لوبنان تەنانەت ئەوەی کە لە کەتی غەزەش ڕوودەداتە بەڕاستی ئەمە تەنها بردومانە ئەمە تەنها بردومانێکە ڕەنگە شەڕەکە لە ئاستی تەکنۆلۆژی بێت ئەمە ئەمری واقع ڕوودە بەڵام لە لایەکی دیکەوە بە تایبەت لە بەشی لوبنانین بەڕاستی ئەوان لە ڕووی هێزی پیادەوە زاڵترن کەواتە هێزەکانی ئیسرائیل ئەگەرچی هێزی موشەکیش بەکاردێنن درۆنەکان بەکاردێنن پێویستە بەڕاستی ڕەنگە ئەوان شەڕی پیادەیان نییە شەڕی زەمینیان نییە وەکو لانی بەرامبەر چووکە ئەوان دەبینین هەیە هێزی پیادەیان هەیە حەنیە لە تارانی پایتەختی ئێران حزبڵڵاه هەڕەشەی تۆڵەکردنەوەیەکی توندی کردوە و کات هاوپەیمانەکانیشی بە هەمان شێوە کە تۆڵە ئیسماعیل حەنیە دەکەنەوە بەڵام ئەبینین کە سەرکردەی باڵای حزبڵای لوبنانی ئەم جارەکرایە ئامانج پێتان وایە ئەم وەڵامدانەوانە بەردەوام دەبن ئیسرائیل تا چەندی دیکە لەم ئۆپراسیۆنانە بەردەوام دەبێت ئایا دەوەستێت؟ من پێم گوتی بەڕێز لە ڕاستیدا لە باشووری لبنان پێویستی بە ڕاوێژکاری ڕاستەقینە هەبوو پێویستی کە دۆخەکە بە باشی بخوێنێەوە چۆن ئەو تەقیناوانەی کە ڕوویدان لە ڕێگەی ئامێرەکانی بێتەلەوە من ئەگەر هاتوو ڕاوێژکار بام لە باشووری لبنان بەڕاستی پلانەکانم دەگۆڕی بەڕاستی تەقینەوەی ئامێرە بێتەلەکان 6 مانگە بەڕاستی سیخوڕی بەسەر حیزبۆڵڵاوە دەکرێت بەسەر سەرکردەکانی حیزبۆڵڵاوە دەکرێت کەواتە من پلانەکەم دەگۆڕی کەواتە هەموو زانیاریەکان بەڕاستی لەلایەنی ئیسرائیلی زانیاریەکانیان دەستکەوتو بوو لە شوێنی سەرکردەکانی حیزبۆڵڵاوە ئەم کاروبارانە زۆر ڕوون و ئاشکرا بوون کە سوپای ئیسرائیلی باشی هەموو شتێکی دەزانی هەموو شتێکی گەورە بچووکی دەزانی کەواتە لەسەر حیزبۆڵڵا پێویست بوو کە چی بکات پلانی شەڕ گۆڕانکاری بەسەردا بێنێت چونکە زانیاریەکان هاوڵگیرەکان دزیان پێکرا بوو ئەو هەڕەشانەی دەکرات تاوکو ئەو کاتەی دۆخەکە بە شێوەیەکی باشتر بەرەو دەسە بەڵام ئەوەی کە ڕوویدا بەڕاستی بەداخێکی زۆرەوە دزەکرانێ و زانیێرەکانی حیزبڵڵاوە. بەڵێ بەڕێز دکتۆر قاسم تەمیمی شرۆڤەکاری سیاسی زۆر سپاس لە بەغداوە لەگەڵمان بوو.